چۆنی کاکە؟ وسهلا سرچاوا باشی؟ باش الحمد لله سپاس تصاوم ناوی بەڕێزە؟ ناوی مدریس احمد كاك روجاوای کردستانی سەر و سەرچاو سرچاوی مال سهلا چۆن هاتون بۆ فامیلی مۆڵ؟ والله ما هاتن فيدا شخور فاميلي مولم شخور دقارين شخور شبو سر صالي يعني تزان بۆ لەبەر سەری ساڵ هاتون بۆ ئێرە و اما تنسر داري فيدا بەخێر بن سەر و سەرچاو نان دەخۆن وایە؟ نان دخونا خواردنی ئێرەتان پێ خۆشە؟ قلكي خوش سەرچاکەوە ئەم خواردنی تێکساس چیکنیان هێنا و تێکساس چیکن خواردنەکانی زۆر بەتامە یاخوا بەخێر بن سەرچاو لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ شو سوال و جواب كرم بك باشیت؟ باشي لەگەڵ سوال و جوابە باشی دەزانی؟ اه زۆر چاکە پرسیارێکە لێ یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات وەڵامەکەت نەزانی دەبێت شتێکی خۆشم پێشکەشکەی باشە؟ والله مش تفهم نكر دەنگت خۆشە؟ بۆ گۆرانی؟ تمام تەواو گۆرانیشمان بۆڵێ باشە کام شاری عێراق ناوی شارێکی عێراقم پێ بڵێ کە لە قورئانە ناوی هاتووە چندر باب نبي عراقي قراني ذاتي بەڵێ شارێکە والله نظام ئاسان کاریت بۆکەم بابل بەسرە بەغداد بابل بابل اه دڵنیایت؟ بصرة ئەکیدی؟ اكيد بابل ئەکید بابلە دەست خۆش وەڵامەکەی زانی خەڵاتێکمان پێبەن فەرموو ئەو خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزت بەدڵتە شو پێت خۆشە بوویتە خاوەن خەڵات؟ قلكي از قلكي كيف خوش مزاتم السرداري الكردستاني واز بيبي من كردستان تم بيشكفه وحرشا بارتي كردستاني تم بيشكفه والبيشكفه ان شاء الله اكيد ان شاء الله ان شاء الله يا رب هەموو کاتێ لە آمين يا رب ئاوەدان بوونەوە و گەورە بوونایە امين امين يا رب خدي خدي تعالى سروك مسعود برزاني كاك مسعود برزاني بهله وبي ملتي يعني ملتي كرد قلكي ملتك ام قلكي كيبون كيف خشنن اما تن سردار الجمان قال لك كريم وقلكي از بمشي يعني از قلكي مبسوط از قل فيها تناخوا زۆر سپاس گۆرانێکی خۆشی ڕۆژ ئاوام بۆ بڵێ ڕۆژ ئاوا دەنگیان زۆر خۆشە گۆرانێکم بۆ بڵێ نزا والله نازانی والله. گۆرانێکی نیشتیمانیم بۆ بڵێ اه وەرن ئێوەش وەرن وەرە قسەیەکی خۆشمان بۆ بکە كاور عمر کاک عومەر وەرە كاك عمر کاک عومەر كاك سڵاو لێ بە کاک عومەر باشی باش سرچاوي من بەچیەوە سەرقاڵی کاک عومەر بيتشي کارێک دەکەی شغلی تۆ چییە؟ والله ايش ديكورات دكن دیکۆرات زۆر باشی لە ئیشی دیکۆرات الحمد لله الحەمدولله سرسري چۆن هاتون بۆ فامیلی مۆڵ؟ والله حر دم ودم تندير سردان زوزویان بۆ ئێرە اره والله یاخوا بەخێر بن سەرچاو سپاس تۆ شەر خەڵکی ڕۆژ ئاوای؟ اج كرد رجاوام زۆر چاکە بەخێر بن سەرچاو سرسري بازاریتان کردو هیچتان کڕیوە لە فامیلی مۆڵ؟ والله تازه مهاتن تازە هاتن اره والله وتان با جارە نانێ بخۆین؟ اره والله جارێ دواني جار بابستێکەکە لد صورة نەبێنێ زۆر چاکە سرسري من شتێکی خۆشمان پێشکەشکە والله وش يعني گۆرانێکی نیشتیمانی خۆشم بۆ بڵێ کوردانی ڕۆژ ئاوان نیشتیمان پەروەرن دڵنیان زۆر خۆشە گۆرانی زۆر خۆشیان هەیە بۆ نیشتیمان راست والله بو بس كردستان. ام بخوا قراني نابيجن والله والله اره أي. والله اوج نابيجي او بخوا حجيه ويا حاجیە اره والله قراني هر نابيجي حاجی ويا ئیدریس اره والله قەیچێکە والله. خوا لێ قبوڵکە ئیشەڵڵا سەرسەرە من. سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم سپاس دكم سپاس دەکەم پرسیارە لێ بکەم لا والله دست خوش به ناتوێت؟ لا والله دەی باشە سەرسەرە زۆر من. سپاس بۆ بەشداریتان سپاس کاک حاجی سپاس، ساعت خۆش. کاتێکی خۆش خواتان لەگەڵ زۆر